بەڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پر توێتان دەگەمەوە لەم ئەڵقەی بەرنامەکەماندا لە کوشتن و خۆکوشتن دەکەین لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم هۆکارەکانی زیادبوونی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا سزای ئەو کەسانە لە قیامەتدا چییە کە خۆیان دەکوژن یاخود خەڵک دەکوژن؟ ئایا ئیسلام ڕێگەی بەوە داوە هەر کەسێک کەسێکی کوشت ئەویش لە بەرامبەردا بێگەڕانەوە بۆ دادگا و قازی هەستێ بە کوشتنەوەی؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. دیارە ئەسباب و هۆکار زۆرن. یەکێک لە سەبەب و هۆکارەکان دەتوانین بڵێن پەروەردەیەکی یعنی نەبوونی پەروەردەیەکی جوان. بۆ نمونە کابرا لە ماڵێکە منداڵەکەی پەروەردە دەکات، هێشتا منداڵە، دەڵێ کاکەمان لە فلان عەشیرەتین، لە فلان قەبیلین، لە فلان هۆزین، بنە ماڵی ئێمە وها ئیسما قوبڵ نەکردووە، یان بە کوڕەکەی دەڵێ بڕۆ هەر کەسێک قسەیش پێوتی دوو قسەی پێ بڵێەوە، زلەیەکی لێدای دوو زلەی لێ بدە، تکڕەم شەقێکی لێدای دوو شەقی لێ بدە، بە چەق و لێدای بە تفەنگ لێ بدە، بە دەمانچە لێ بدە. ئەمە یەکێکە لە لایەنە پەروەردەکەی کە لە ئەوەلەوە نەبووە. دوم دەتوانین بڵێن بەعام غیابی ئیسلامە لە ناو ئێمەدا. چۆن غیابی ئیسلام؟ ئێمە الحەمدولله لە قەزەی تەدەیون و دینداری هەمومان مسلمانی نوێژ دەکەین، ڕۆژوو دەگرین، زەکات دەدەین، حەز دەکەین، بەس کە دێتە سەر قەزی عەمەلیەکە ئەوە بەڕاستی نەزەریە زیاتر. فلان سەحابە وای کرد، سەلەف وای گوت، ئەوە وای کرد، فلان عالم، بەڵام بۆ خۆمان لە خۆمان دانیە، کەواتە شتەکان میثالیە، نەزەریە. دوا ئەوە ئەمە خاڵشکە ئەوەیە کە بۆ نمونە زۆر کەس قەزیەی عەشیرەتگەرایەتی لە ناو داماوە، یان قەزیە هەندێک کەس شتێکی نەفامی، یعنی دوورە لە ئیسلام، یان حەمیەتە، یان مەسەلە هەندێک شتە کە بەڕاستی لەگەی ئیسلامدا ناگونجێ. یعنی وای کردووە کابرا هەندێک نەریتی باو باپیری، یان هەندێک پەروەردەی سەقەت نادروست، ناتەندروست، یان مەسەلە دەتوانین بڵێن هۆکارێکەشی قەزیەی وەکو دەڵێن ئیقتصادیەکەیە، لەگەڵ ئەوەی لایەنە ئەخلاقیەکە زیاترە. چونکە پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم یان قورئان ئاماژەی بەوەی کردووە کە هەر کەسێک بکوژێ فکەئەنەما قەتەل الناس جەمیعا ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا. ئەگەر لەوە بگە، یان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کەسێک بە نیو کەلیمە، شیتری کەلیمە بەشداری بکە لە کوشتنی ئیماندارێک، ئەوە مەکتوب بین عینەیه ئایەس من ڕەحمەت الله، لە نێوان چاوەکان نووسراوە دوورە لە ڕەحمەتی خوا. هۆکارێکە ئەوەیە کە بەڕاستی ئێمە ئەم هەبوونی لایەنە قەزی ئەزمە اقتصادیەکەیە، چونکە کوردەواری گوتوێتی کاسەی پڕ ئاشتی ماڵە. لایەنێککە ئەوەیە کە گوتمان پەروەردەکە، لایەنێکە ئەخلاقیەکەیە، لایەنێککە چاوکردنە لە غێری موسڵمان، لایەنێککە ئەوەیە کە منداڵەکانمان لە ئەوەوە تەمەشای ئەم هەموو فلیمە حەربیە دەکەن، بڕۆ لەوی بدە، لەوی بگرە، ئەوی بکوژە، ئەوی اختیال بکە. لایەنێککە ئەوەیە کە مەسەلە ئێمە بەداخەوە زۆر جاران شتەکانمان چاولێکەریە، تەقلیدیە، لاسایکردنەوەیە، لەسەر ئەسڵی دینەکە نییە. کۆمەڵی ئەسبابەیە، کۆمەڵی ئەسبابێککە ئەوەیە کە سەبەبێککە هۆکارێککە ئەوەیە کە ئێمە بەڕاستی مولتەزیم نین بە ئاەتە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم. لایەنێککە ئەوەیە غیابی قورئان لەناو ئێمەدا، ئێمە قورئان بخوێنینەوە، یان کار نەکردن بە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. کەواتە هەندێک شتی حەشە لە ئێمە و تەشبیه نەبێ، وەختی خۆی کافرەکان کە پێیان دەگوتن مسلمان بن، دەیانوە هاکەذا وەجەدنا ئاباءنا، وەڵای ئێمە لەسەر دینی باو باپیرانین. ئێستاش وایە، یعنی ئەمە زۆر جار شتی نامۆ کە دەبینین، کابرا تەبینی وا مۆبایلێکی پێیە، یعنی ئەمە شتێکی سەردەمەوە نیە، تەکنۆلۆژیە و پێشکەوتنە و بەڵام لەوە دەمانچەیەکی بە خۆیدا کردووە. کەواتە ئەم کۆمەڵە ئەسبابە هەیە، بەڵام سەبەبێککە نەبوونی وەعی ئیسلامی، وەعیشی دینی، هوشیاری، نەبوونی ثەقافە، یعنی خەڵکێک کە مسلمانیش بەڵام ثەقافەی هەیە. خاڵشکە ئەوەی کە بەڕاستی ئێمە زۆر جاران قەزی مروءەت، پیاوەتی، یعنی وا دەزانین کە پیاوەتی لەوەیە کەسێ بکوژێ، بەڵام فمن عفي له من أخيه شيء فاتباع بالمعروف وأداء إليه بإحسان. تەنانەت ئێمە قەتڵەکان کە عەمدە، خەتەئە، شیبهی عەمدە، ئەمە هەمووی ئەوەی بۆ دیاری کراوە. بۆیە بەڕاستی کۆمەڵی ئەسباب هەیە. ئەمجا دوا ئەوە هەبوونی هۆکارێک هەبوونی ئەم هەموو ئەسلحەیە، یعنی تەنزیمی سیلاح، سەگ هەڵگرتن لە ناو ئەمە نییە. خۆ لە هەموو دەوڵەتێک دەبێت ئەو کەسەی شورتەیە، ئەو کەسێک کە ئەمن و ئاسایشی بەدەستە. ئێستا لە هەموو ماڵێک سیلاح هەیە، کابرا هەیە لە ناو سیارەکەی ئاسنێکی داناوە بۆ شەڕ، جاری وایە دەمانچەیەک، جاری وە هەیە ڕەشاشی داناوە، هەیە لە ماڵی ئەسلحەی گەورەی هەیە. نەبوونی تەنزیمێک، ڕێخستنی کاروباری خەڵکی
لەلایەن حکوومەتەوە ئەوەش هۆکارێکە بۆی ئەسیلاح زۆر بووە کابراگە سیلاحی پێنەبێت چەچی پێنەبێت لەگە کەسێک شەڕ دەکە بەنەعلەی لێ دەدا بۆکسێکی لێ دەدا زلێکی لێدا بەڵام کە سیلاح هەبوو یەکسەر شەیتانەکەش پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لا تشير أحدكم إلى أخيه بالسلاح بها بإشارة فإن الشيطان ينزع من يده هذا الشيطان لدستي ضل بتكجم ها بس صعوبة بقمة بقالته دفرمي أو هاج ما كان بيغمر يخا دفرمي صلى الله عليه وسلم أو الشيطان لدستي دردينه كاركي بيدك طبعا ديار هوكاري كشتن ياخو كشتن طبعا هردو شان كسيك بكوجي كسك انتحار بك خوي بكوجي براي بندا هوكاري درجي هي وهوكاري ناوتشي هي هوكار درجي كان بالتأكيد بيكات ولا كوماليك هوكار يشانين بالتأكيد هوكاري الرئيسي وسرجي بلاي بندا أوياك عدالة نبي چونکە ڕاستە فەقیری یەکێک لە هۆکارەکانە بەتاڵە و بێئیشی یەکێک لە هۆکارەکانە نەبووری دەخلی ڕۆژانەی تاک یەکێکە لە هۆکارەکان و هەروەها دەتوانین بڵین تا ڕادەیەک ئەم نەبوونی یەکسانی و ژیانی بڵین جیاواز لە نێو کۆمەڵگە بە تایبەتی دروستکردنی طبقات کە ئەمڕۆ وردە وردە بەرەو جارێکی تر نیزامی طبقات دەڕۆینەوە کە یەکێک زۆر لەسەرەوە یەکێک لە خوارەوەی ئەوش یەکێکی ترە و هەروە ئیعلام و ڕاگەیاندنەکان بە تایبەتی ئەو شتە میثالیانەی کە نەقلی دەکەن جەچ لە ڕێگای فلیم بێ یان لە ڕێگای دراما و شتەکانی تر بێ ئەوانش کاریگەری زۆریان هەیە و بەعموم یعنی دەتوانین بڵێن ئەم ئەسبابە ظاهریانە دیارترین ئەسبابن بەڵام ئەگەر عەدالەت هەبێ عەدالەت ڕۆحی پێکەوە ژیان دروست دەکا عدالت ڕۆحی سەبر و ئارامی دروست دەکات چونکە ئێمە لە بیرمانە هەر لە ژیانی خۆمانە لە نەوەتەکان و 93 ئەوانە بەسەرەوە کە کوردستان هەرێمی کوردستان تووشی حاڵەتێکی قەیرانی زۆر بەهێز بوو بەڵام ئەم ڕێژە کوشتنە نەبوو ئەم ڕێژە ئینتیحار و خۆکوشتنەش نەبوو کەواتە جۆرێک لە عەدالەتە بوو یان لە هەندێک لە وڵاتدا ئێستا لا یەزال فەقیری هەیە بەڵام فەقیریەکە سایدە بۆ هەموو خەڵکە بەڵام لە وڵاتی ئێمە فەقیریەکە بۆتە سنفێکی تایبەت کە فەقیر کراوە نەک فەقیر بێ فەقیر کراوە بەڵام سنفێک بڵین لە ئاسمان دەژی و هەموو ژیان و گوزەرانی لە نێو مەزرعە و لە نێوان ڕاقیترین ژیانی هەم لە جلوبەرگ و هەم لە مەعیشەت و هەم لە سەیارە و مەسەلەکانی تر بۆیە ئەمە وای کردووە نەبوونی عەدالەت بە دەرەجەیەک دووەم ئەم مەسەلەی زوڵم بەڕاستی ئەم زوڵمەی کە ئێستا لە کوردستاندا پەیڕەو دەکرێت ئەوە وای کردووە خەڵکێکی زۆر بگاتە قەنەعەتێک کە تازە لە کوردستان مافی ژیان نەماوە هەوڵ دەدا بۆ دەرەوە بڕوا مەجای پێ نادرێ یاخۆ دەخنچێ لە بەحرەکانە هەوڵ دەدا لە ناو بمینێتەوە بەڕاستی زوڵمی لێ دەکرێت و ستەمی لێ دەکرێت اینجا زوڵم زۆری زۆرە لەلای ئێمە زوڵم وا تعریف کراوە کە کەسەکە تۆ بچی بەدارێک لەسەری بدەیت نەخێر زوڵم هەر ئەوە نییە زوڵم ئەوەشە کە تۆ حەق و مافێکت هەیە گەنجێکە تەخەڕوجی کردووە مەجالی نییە تەعین بێ بەڵام لە تەنیشت ئەوەوە گەنجەکە کوڕە مەسوولێکە و تەخەڕوجی کردووە تەعین بوو ئەمە زوڵمێکی گەورەی لەم کەسە چونکە ئەم تاکە لە خلالی 20 ساڵی خوێندن و شەون و خۆنی خۆی ناتوانی بگاتەوە ئامانج و هەدافەی کە هەیەی ئیدی ئەو زوڵمێکی گەورەیە زوڵم ئەوەیە تۆ لە دائیرەیەکە چەند ساڵە کەفاعەتێدایە و خەبات دەکەی و خزمەتی نیشتیمان دەکەی بەڵام لە کۆتاییدا کەسێکی تر لەولاوە دەزانی خیانەتکارە ئاستی زانستی زۆر نزمە بەڵام دێ بە سەرووی تۆوە بڕیار دەدا ئیدی ئەوانە کۆمەڵی قەزیەن کە زوڵمە بەڕاستی یەکێکی تر لەم خاڵانە کە خاڵی ظاهرن ئەوەیە نەبوونی مساوات و یەکسانی لە نێو کۆمەلگا یەکسانی لە چیدا یەکسانی لە دابشکردنی داهاتی ئەم وڵاتە یەکسانی لە ژیان دەزانیە تا ئێستا قوڕخکاری لە ژیان هەیە قوڕخکاری لە شوێن احتیکار هەیە لە زۆر مەسائلەکانی دابشبوونی ژیان خەڵچانێکن زۆر لە ئاستی بەرزدان بەڵام چونکە خاوەن پێگەی تایبەتی پلەدارینی ناتوانن بەڕاستی حەق و مافەکانی کە جێبەجێ بکەن دیارە ئەمانە دیارترین بڵێن شێوازی ظاهیرەی خۆکوشتنن لە کوردستان یەک خاڵی تریشەیە کە ئێستا دەرکەوتۆ بە سبب قەیران بەشێکی زۆر لەوانەی کە تۆ لە محاکم لێیان دەپرسی بۆچی کەسەکە هات خۆی کوشتووە دەبینی دەڵێ قەرزێکی زۆری کەوتۆتە سەر بە سەبەوەی کە پارەیەکی زۆری وەرگرتووە ئێستا ناتوانانی بیداتەوە اینجا تووشی ئەم قەیرانە داراییە گەورەیە بووە یان پارەیەکی زۆری لە لای کۆمپانیایەکانە و کۆمپانیەکان ڕۆشتون ئیدی ئەوەش یەکێکە لەو خاڵانەی کە بەڕاستی وای کرد و ئینتیحار لە وڵاتی ئێمە ڕۆژ بەڕۆژ لە گەشەدا بێ و لە ئێستادا بەپێی ئەحسایەکان ئەم ساڵ لە ساڵی پار زۆرتر بوو هەر لەم هەفتەی ئێمە تێداین دوو کەس ینی بەس لە هەولێر خۆی کوشتووە سەر ڕایەوەی کە ڕێژێکی زۆر لە گەشە زیاد بووندایە بەداخەوە جێگای نیگەرانێکی زۆر لە حەقیقەتدا هۆکارەکانی کوشتن و خۆکوژی
ئەمڕۆ کە بەڕاستی زۆر زۆرە لەوانەیە نەتوانین هەمیان ئەدا بکەین بەڵام ئەوەی کەوا زۆر دیارە و زۆر زەقە بریتین لەوەی یەک ناحاڵی بوون و ناشارەزایی و ناتێگەیشتنی تاچی مسلمان لە ئاینی ئیسلام کاتێکەوە خەڵکانێک ناشارەزا بوون کاتێکەوە خوێندنەوەیان نەبوو کاتێکەوە لە ڕاوە و شەرح و تەفسیر و خوێندنەوەی قورئان یاخود فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یاخود ئەم تهدید و هەڕەشە گەورانەی کە لەسەر قاتیل هەیە یان لەسەر ئەو کەسانی کەوا خۆکوژی دەکەن ئەوانەی کەوا خۆ لە ناو دەبەن ئایا غەمی هەیە ئایا کێشەی هەیە ئایا لە تاقیکردنەوەیەک دەرنەچووە ئایا زەرێکی مادی کردووە تووشی ئەم حاڵەتە بووە ئەگەر بزانێت سزایەکەی چەند توندە ئەگەر بزانێ خوای گەورە چ عەزابێکی بۆ ئامادە کردووە ئەگەر بزانێ خوای گەورە لە ڕۆژی دوای ژیانی بەرزەخی تا هەتایە بەبێ پسرانەوە بەبێ کۆتایی هەر بەو عەزابەوە دەچێت هیچ کەسێک دەستی ناچێتەوەی کە کەسێک بکوژێت تزایەوەی بۆ ماڵ بێت تزایەوەی بۆ شتێکی بەسیط بێ بەڵێ وەکو هۆکاری تر کە بۆتە سەبەبی خۆکوشتن و یان خەڵکێکی بکوژی بەڕاستی ئەویش نەبوونی یاسایە کاتێکەوە لە وڵاتێکدا دەنیشتی پاشاگەردانیە نەبوونی یاسا و ڕێسا و قانونێکە بۆی کاتێکەوە کەسێک دەکوژێت هیچ یاسایەک نایگرێتەوە هیچ قانونێک نییە لێکۆڵنەوە لەگەڵ بکە بۆیە خوای گەورە کاتێک کە دەفەرمێ وەلەکم فی القیصاص حەیاتون ئەواتە ژیان هەیە لە کوشتنەوەی بە تۆڵە ژیان هەیە بۆ کاتێکەوە کەسی یەکەم کەسێک دەکوژێ کەسی دوم ناتوانێت کەسی سێم بکوژێتەوە دەزانێت تاکید دەکوژێتەوە بەڵام بەداخەوە کاتێکەوە خەڵک دەکوژرێ و دوای کوشتنەکەی لەوانەیە ئیقامەیەک و لەوانەیە لزووئێکی لە دەوڵەتێکی ئەوروپا بۆ وەربگیرێ و لەوانەیە قەڵەو بکرێ و داببەسترێ لەوانەیە حکوومەتێک یان لایەنێک یان کەسێک ببێتە پشتیوانی ئەو قاتیلە بۆی ئەگەر هات و ئیشێکی تەخریبات و ئیشێکی کارێکی تێکدرانەی ویست پێی ئەنجام بدا دای دەبەستێ بۆیە کە سەیر دەکا هیچ یاسایەک نییە هیچ قانونێک نییە لەوانەیە نەسزای دوا ڕۆژ هەست پێ دەکا نەسزای دنیا هەست پێ دەکا کەواتە زۆر بە ئاسانی دەتوانێت هەم خەڵک بکوژێ هەم خۆی بکوژێ واتە خەڵک کوشتن و ئاو خواردنەوەی لەکن وەکو یەک دەبێت لای ئاسایی دەبێتەوە بەڵام ئەگەر هاتوو بەپێی شەریعەتی خوا بەپێی ئەم قانون و یاسانێکەوە خوای گەورە دایناوە بۆ ئینسانی بکوژی بە ناحەق ئەو کاتە کە زانرا سزایەکەی و عقابەکەی و عەزابەکەی چەندەیە پێم وایە بەڕاستی هیچ کەسێک جورئەت ناکە خەڵک بکوژێ و سزایەوەیەکەوە خەڵکێکی بەتوانە خەڵکێکی شارەزا خەڵکێکی سوودبەخش خەڵکێکەوە زیانی نییە ئیلا خێری هەیە ئیلا ڕەحمەتی پێ ئیلا ئاشتی پێیە بۆ نمونە زانایانی ئاینی یان کەسێکەوە چاکسازی کۆمەلگا دەکات بۆ نمونە یان کەسێکەوە زانستێکی لەلایە بڵاوی دەکاتەوە شەرنیە و زانستی لە زانستی ئاینی بێ لەوانەیە زانستێک بێت تەنها خزمەت بە مرۆڤایەتی دەکات بەڕاستی کوشتنی ئەو زۆرانە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم کەسێکەوە زانایەک دەکوژێ وەکەوە نییەکەوە کەسێکی سادە دەکوژێ مەوت العالمی مەوت العالمی ئەگەر بێت و دیوەکەی تر لێک بدەینەوە ئەگەر بێت و قەتلی ئینسانێکی سادەش بەڕاستی زۆر جیاوازە لە ئینسانی زانا و کەسێکی سوود بەخش خۆکوشتن پێش هەموو شتێک بزانینکەوە یەکێکە لە تاوانە گەورەکان گوناهایەکی زۆر گەورەیە ئیسلام بە هەموو شێوازێک قەدەغەی کردووە کەوە ئینسان بە هەر هۆکارێک خۆی ئینتیحار بکە خۆی بکوژی جا ئەو خۆکوشتنە بە هەر شێوازێک بێ بە هەر نەوعک بێ جاری وایە ئینسان بەگوڵ لە خۆی دەکوژێ بە چەقۆ خۆی دەکوژێ یان خۆی ئینتیحار دەکات بە هەر ڕێگایەک بە هەر شێوازێک بێ ئەو جۆرە ئینتیحار و خۆکوشتنە لە ئیسلامدا بە هەموو شێوازێک ئیسلام ڕەفسی کردووە و لە ئیسلامدا جێگای نابێتەوە گوناهایەکی زۆر زۆر گەورەیە ئینسانکەوە خۆی بکوژی بەتایبەت ئەگەر ئینسان تەماشا بکەی ئەو کەسانی خۆیان دەکوژن ئەگە بێت و باوەڕی بەوە هەبێ شتێکی کارێکی باشی کردووە ینی بڵێ کوشتنەکەی پێ باش بێ ئەوە هەر زانایان دەفەرمێن لە ئیسلام دەچێتە دەرێ خۆکوشتن حرامە ئەتو حرامەکەت پێی حەڵاڵ بێ حرامەکەت پێی باش بێ کاری خوا حرامی کردو پێی باش نەبێ ئەتی پێت باش بێ دەستێتە قالبی ئێوەیەکەوە ئەو ئینسانە ئاگاشی لێ نییە لە ئیسلام دەچێتە دەر و گوناهێکی زۆر زۆر گەورەیە ئەو جاکە سیر بکەین تەماشا بکەین بەڕاستی لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کوڵی ساڵ بە ساڵ مانگ بە مانگ خۆکوشتن ڕووی لە زیاد بوون کردووە کابرا خۆی دەکوشت خۆکوشتن و کوشتنیش هەردووکیان بەڵێ چونکە هەردووکیان ینی لە ناوچوونی نەفسێکە
چ ئینسان خۆی لەناو ببە نەفسێکی لەناو بردووە چ کەسێک بکوژی بە هەمان شێوە نەفسێکی لەناو بردووە ڕوو لە زیاد بووندایە حاڵەتەکان دیارە لەوانەیە جۆرا و زۆر بن ئەنی جاری وە هەیە وای لێ هاتووە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێت لە ئاخر زەماندا کوشتن زۆر دەبێت لە ئاخر زەماندا خۆ کوشتن یان کوشتنی خەڵک زۆر دەبێت جا حاڵەتەکان وەکو باسمان کرد جۆرا و زۆرن لەسەر شتێکی بەسیتی و کەم ئەو ئینسانە خۆی ئینتیحار دەکات یان خەڵک لە ناو دەبا و خەڵک دەکوژێ شتەکە زۆر بەسیتە ئەنی شتەکە ئەو هەی نایانید کە ئەو ئینسان وا بکە بەڵام لە ئەنجامی دەفعبوونی ئەو ئینسانە ئەو مرۆڤە ئەو موسڵمانەکەوە خۆی بە موسڵمان دەزانی دەستی ئەو کارە گەورەیە ئەو گوناهە تاوانە گەورەیە ئەنجام دەدا جا مەسەڵەن بۆ نمونە ئەگە سەیر بکەین لەسەر ماڵ خەڵک یەکتری دەکوژی کابرا قەردارە قەرزەکەی ناداتەوە دەستی یەکسەر لە جیاتی ئەوەی بە شێوازێکی جوان داوای بکاتەوە ئەگەر هەر نەشیداتەوە خۆ ناکە ئەوەی کەەوە بسی ئەو ئینسانی بکوژیت یا مەسەلەن ئەگە سیر بکەین کابرا ئیوا هەیە قوتابیە ئەنی دەرنەچووە دەستی خۆی ئینتیحار دەکات یاخود بڵێن دەرچووە بەڵام نمرەیەکی کەمی هیناوە لە پێی ڕازی نییە دەستی ئەو کارە ئەنجام دە خۆی ئینتیحار دەکات لەگەڵ ئەوەیدا ئەو ئینسانێکەوە خۆی ئینتیحار دەکات و خۆی دەکوژی یا خەڵک دەکوژی وەزانی شتێکی باشی کردووە ئەیان ئەگەر تەماشا بکەین ئەو کەسێکە خۆی دەکوژی وا دەزانێ ئیدی ئەو ئینسانە ئیسراحەتی کردو خەلاص ئێکاکە قیامەتێک هەیە دنیایەکی تر هەیە لێپێچینەوەیەک هەیە لێپێچینەوەیەک هەیە خۆیگە پرسیار لێ دەکە ئایا بۆ وات کرد بۆ خۆت کوشت بۆ ئەو نەفسە توکە نەفس ئەمانەتە ئەو نەفسێکەوە بە ئینسان دراوە ئەمانەتە لەلای خواوە بە ئەمانەتی داناوە ئەتوبسی ئەو نەفسەی لەناو ببەی ئی خۆت یا ئی خەڵکی تر بەبێ هۆ هیچ هۆکارێک نەبێ جارێ باسمان کرد لە ئەوەل کوشتنی خۆت هیچ هۆکارێک نییە ئەنی بە هیچ شێوازێک ئەتو هەرچەندە قەردار بی هەرچەندە مشکلێت هەبێ هەرچەندە کێشەت هەبێ بە هیچ شێوازێک دروستی ئەو ئینسانی خۆی بکوژی ئەو جار ئەگەر بڵێن کەسێکی تر بکوژی ئەوەش دەڵێ هۆکاری هەیە ڕاستە هەندێک هۆکار هەیە هەندێک شت هەیە لەوانەیە دروست بێ کەسێک لە تۆڵەسانەوە قساسەی لە ئیسلامدا خوێن هەیە ئەوە مۆزوعێکی ترە بەڵام لەسەر شتێکی بەسیط ئەوکو مەسەلەن ئەمە ڕۆژانە دەبینین و گوێمان لێ دەبێ لە ئیخبار و هەواڵ و لە فەیسبوک و لەولا و لەولای کەوا بەڕاستی خەڵک لەسەر شتێکی ئەوەندە بەسیط کوژراوە يعني والله يعني إنسان يعني يقول لي سوي أو خلقيتي آخر بود بي أو خلق الإسلام حالينيا لدين حالينيا بولا تشتكي أو ها سادة وساكارو يعني يشتكي جزكا أو إنسانا أو بناء جولك أخواب دروسي كدوا يعني لسه زوي دابوي زوي أودام كاتوا لسه أو بناء تجدي بخۆی لەبەر ئەوەی نەفسی ئینسان بەڕێزە نەفسی ئینسان خوا ڕێزی لێ گرتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لە زەوال الدنیا ئەهوەن عند الله من قتل امرئ مسلم يعني ئەگەر دنیا هەمووی تێک بچێت جا سیر کە دنیا چی تێدایە هەرچی بما فيها ئەوە هێشتا لە لای خوا ئاسانترە لە کوشتنی یەک ئیماندار لە هەدم کەعبە یان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەماشای کەعبە دەکا ما أعظمك وما أعظم شأنك أي كعبة شن قوري شن كاروبارت قورية أم هم خلق توافد دكا بلام لحرمة المؤمن حرمة إيمان دار إنسان لا يخواهش تلتو قورترا بويا لإسلام دا سدان دراوا قصاص يعني التولا ولكن في القصاص حياة يا أولي الألباب أولي الألباب يعني خاون عقل لا قصاص دا لا تولا جيان هي يعني شلون لكوشتن جيان هبي ما إنسان تينجا قصاص يعني تولا كسي يشكوش بكوجريته وحياته بو حياته جيان دروز دبي يعني كسي يشكوش بكوجريته وخلشي ناوري خلشي بكوجري بلا ما قام بلغي باري دايان كسي كده صلاة خزمي بو يعني ما هو يكسزن بو زنداني كلا بردرا بو إسلام أوندا باسي حتى باسي خوكشتن من قتل نفسه عذب به في غمري خواده فرمي صلى الله عليه وسلم هر كسي نفسه بكوجري هر بوشتش عذاب ددري ئەگەر خۆی بسووتێنێ لەناو قەبریش بەسووتاندن ئەگەر خۆی فڕێ بدا ئەگەر چەقوو لە خۆی بدا ئەگەر هەر شتێک خۆی بخنچێنێ کە بە تایبەتی ئێستا بەداخەوە خۆشکان زۆرتر خۆیان دەسووتێنن
ئەوە بزانین ئێستا پیاوی شەر فێر بۆ خۆی دەکوژ و خۆی دەستێنێ بۆیە لەبەر ئەوەی ئەم ئینسانە عولەما تەشبیهیان کردەوە ولله المەثل الأعلى دەڵێن کابرایەک بینا بکە بینایەک دەکا باڵەخانەیەک دەکات دروستی دەکات کاتی تەوابوون کەسە لێ تێک دەدا ئەو کەسە چەندی پێ ناخۆشە ئەو ئینسانەش بینای خوایە هەدمی ئەو ئینسانە وەکو هەدمی ئەو دنیای وایە چەند کەسەکە پێی ناخۆشە ماڵەکەی تێکدەن ئەو ئینسانش دروستکراوی خوایە وی خوای گەورە زۆری پێ ناخۆشە بۆیە لە مجتەمەعی مسلمانان لە ناو کۆمەلگادا نابێت زوڵم هەبێ نابێت تەعەدا هەبێ نابێت یەکتر کوشتن هەبێ بۆیە ئیسلام ئەوەندە خەڵکەکانی تەنانەت لە هەندێک شت کەفارەتی داناوە ئەو کەسێک قەتل دەکات ئەو کەسی کە قەتل دەکات ئەگە خەتەء بێ یعنی مەسەلە بان نەزانی بێ یان بەهەڵە بێ دەبێت 2 مانگ لەسەرێک بە ڕۆژوو بێ یان عەبدی ئازاد بکە بۆیە ئەو کەسە نەتوانێ ینی 2 مانگ لەسەرێک بە ڕۆژوو بێ ئەمە ماعادای کە خوێن و دیەی کەسەکەش دەدا خۆگە عەمدیش بێ دەبێت بکوژرێتەوە لە جێی وی بە چش کوژراوە بەو شێوە دەکوژرێت العبد بالعبد والحر بالحر والأنثى بالأنثى هەمووی عەبدی کوژ عەبدی دەکوژێتەوە ئازادی کورد ئازادی دەکوژێتەوە نێر مێ حتا ئەگەر چاوی کوێر کرد چاوی کۆرە کرد چاوی کوێر دەکرێتەوە دەستی بڕی دەستی دەبڕێتەوە گوێی کەر کرد گوێی کەر دەکرێتەوە ئەمە وەکو دەڵێ العین بالعین بۆ ئەوەی کە ئیسلام ئەوەندە ئەفراد و خەڵک و مجتەمەع و کۆمەلگای هانداوە بۆ ئەوەی کەوا بۆ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لو اشترك أهل الأرض وأهل السماء في قتل مؤمن لأكبهم الله في النار ئەگەر خەڵکی ئاسمان خۆ خەڵکی ئاسمان مەلائیکەتە پیاو ناکوژن لەگە خەڵکی ئەمە غایەتە خەڵکی زەوی هەمووی بەشداری بن لە کوشتنیەک ئیماندار خوا لەسەر ڕووڕان دەکێشێ بۆ جەهەنەم زاری وا هەیە بە هاندانە تەحریضی دەکە هانی دەدا دەڵێ بڕۆ بیکوژە زاری وا ئەمری پێ دەکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم پێی خۆشە کابرا لە وڵاتێکێ دەکوژرێ پێی خۆشە پێغەمبەری خوا دەفەرمێ کەسێ لە شوێنێ بێ زوڵمێ بکرێ ناڕازی بێ وەکو ئەوەیە کە لەوێ نەبێ بەڵام کەسێ لە شوێنێ زوڵمێک دەکا ئەو کەسە پێی خۆشە کانە کە من حەضەرەها وەکو ئەوە لەوێ بێ بۆیە بۆ کوشتنەکەش بەڵێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەڵێ لە ڕۆژی قیامەتدا مەقتولەکە کوژراوەکە دامێنی کەسەکە دەگرێ دەستی دیباتە خزمەت خوا دەڵێ ئیسئەلهو فیما قەتەلەنی خوا لێی بپرسە بۆ منی کوشت دەڵێ بۆ کوشتت دەڵێ لعیزەتی فلان ئەوەی جەنابەت گوتت وەڵا بۆ فلان کەس وای گوت خۆ ئێستا زۆری بەدەستە بە تەختیتە کوشتنەکان مەسەلە بۆ نمونە مامۆستای ئاینێ دەکوژێ ئەمە تەختیتە ڕۆژنامە نووسە دەکوژێ ئەمە تەختیتە کەسە قاتیلەکە حەقی لەسەر نییە حەق و مافی لەسەر و کەسە نییە بەڵام کەسێ ئەمری پێ دەکا لە شوێنێشکە ئەمری پێ دەکا ئەمە سەبەبە ئەمە هۆکارە ئەمە بەشداریکردنە یان دروستکردنی فیتنە الفتنة نائمة لعن الله من أيقظها فتنة نووسۆ لعنەتی خوا لەو کەسە بەخەبەری بێنێ یان خوای گەورە دەفەرمێ والفتنة أشد من القتل فتنە گەورەترە بۆ چکە قەتل زاری وایە کابرایە کەس دەکوژێ بەس لە فتنە چەند کەس دەکوژێ هەر لەم مانگە لە وڵاتی ئێمە کە ئەمڕۆ 23 حەوتە دەڵێ لەو خلالی ئەو مانگە بەس ئەوانەی کە کوژراون نەکە خۆیان کوشتووە خۆی سووتاندەوە گەیشتۆتە 70 کەس دەوەرە لە وڵاتێکی هەرێمێکی 4 ملیۆنی و 4 ملیۆن نیوی کەسیدا ئەگە وەکو سین و وەکو هیندستان بوونان دە بڕۆژی چەند کەس بکوژرایە بۆیە ئیسلام ئەوانەی کە لە پشتیەوەن ئەوانەی کە سەبەبن ئەوانەی کە هۆکارن ئەوانەی هانی دەدەن ئەوانە هەمووی بەشدارن دیارە بێگومان یەکێک لە هۆکارەکانی کە تەرکیزی لەسەر بکەین مەسەلەی لاوازی دینە لە کۆمەلگا چ لە ڕووی تەطبیقی وەلەکم فی القصاص حەیات چ لە ڕووی واعظە گشتیەکەی کە کۆمەلگا و شار بێ لەسەرەوەی کە ئینسان چەندە گەورەیە ئەگەر تۆ بێت و دیراسەیەک لە قورئاندا بکەی تەماشا دەکەی خوای تەعاڵە ئەم بوونەوەرەی هەموو لە بۆ ئینسان دروست کردووە ئینسان لە ئاستێکی زۆر باڵا و بەرزدایە یعنی هیچ شتێک نییە تەنانەت هەندێک لە زانایان ڕەئیان وایە حتا ئینسان لە مەلائیکەتیش گەورەترە لەبەرەوە مەلائیکەت مسەیەرە مخەیەر نییە تەنانەت ئینسان بە عەقڵەکەیەوە مخەیەرە ئازادە و تەنانەت ئەمە یەکێکە لەم مەسائلانەی کە دەتوانین بڵێ ئینسان گەورەترە بۆیە قورئان لە ضمنی ئەوەی بۆ پاراستنی ئینسانەکان ضروریاتی خەمسی داناوە یەکێک لەوانە حفظ النفس کە ئەولەویاتە یەکەم خاڵ پاراستنی گیانە کۆمەڵە قاعیدەی داناوە سەرەتا ئەم قاعیدە عامەی داناوە لەکم فی القصاص حەیات یا ئولی الئەلباب ئەمە بۆ پاراستنی گیانەکانە بۆ ئەوەی ئێوە ئەگەر دەتانێت ژیان بەردەوام بێ بەڕاستی دەبێت قیساس بکەن تۆڵە بچێنەوە و خوا دەفەرمێ ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها
غضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. سبحان الله. هر كسك إن زمان ليرسي غيش عامة هر كسك يقتل مؤمنا متعمدا كسك بكوجي لإيمان دارك بلان بالتعمد بعمدن. طبعا عمدنية زانين قصيان زور لسر كردو بس واحد دكم لسروي كتو كسك بحلال بيزاني بيكوشتنا كي بحلال بيزاني أما لبازني إسلام دسيت درت شون كذا فرميتي فجزاؤه جهنم خالية كم جهنم خالدا فيها تيدا دمينتو هتاهتاي غضب الله عليه خوا غضبي لذكري ولعنه للرحمة خواي دوري ليختوى يعني لعنتي لذكا وأعد له عذابا عظيما وعذابي شي زور بإيش بو أما دك دو دي تماشي أم بينس خالق قرصك أما بو كسيك يعني براستي بس كسيك بكشي أما لخالي دينا خدمة بيغمبري خوا صلى الله عليه وسلم طبعا ديان آيات ترماني بيغمبري خوا فرمي صلى الله عليه وسلم لزوال الدنيا أهون عند الله من قتل رجل مؤمن. لزوال الدنيا طبعا أم أسمانت يكدا بأستيرو وبمانجو بالروجو بهرشي لبونا ورهي وأم زويت يكدا بهمو هوانيك هالشوا وهرشي لكون هي مويت يكبدا لكن خوا آسان ترى اللي تقداني بنايش إنسان بوت شونك أوانا لبيناو إنسان درس كراون أوجا لشوين اشتر بيغمري خوا فرمي عليه الصلاة والسلام لهدم الكعبة أهون عند الله من قتل رجل مؤمن. هدم الكعبة شيء تو كعبة خويت على تاك مالك لك كون هيبة لسرزوي هيبة كعبة وشوينك كشويني سرزم بيغمبرانا شويني هبوطي وحية دابزيني وحية إنزا تيقداني أو طبعا زور زال لا إيما مفهومي زور غلطهن بنمونا كسكا وبزادي داد رب بارسنانك كوتو لزيو خريقاتو هري لقيتو فولي دكاو ديبال شوينش بيروز دايدني أميل لا بيروز بلام لبرد شاوي كسك دا كوجدي بي طبيعية لو أما إيج لسراوي كراو شون ريزي إنسان ونرخي إنسان كان بيتو كتسي قرآن هرشي داينا وتسلا روي أويك جيان باراستن لروي دريجداني تو تناسل ومسألة زواج وهنا تسلا روي باراستني لروي حسن قانون يكيك بويدانا وطبعا أم ياساني لو دانا ولا قرآن دا زياتر لحفتا يا سيدانا ولا قرآن بو باراستني جاني إنسان إن زهر له غذاء تاجج هذا فلا تقتلوا ولا تقتلوا أنفسكم خوتا مكوجن ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق براسي أكسانا مكوجن كخوا حرامي كردوا هتا دقات أوي ولا تلقوا بأيديكم إلى التهلكة تنان التهلكة أوي عندك جارة يكبن زي خود أزيد دي وش تهلكة نك جاني خود بكشي إيدي قرآن تقريبا حفتها يا سيدانا دستوري كامل بوجياني بشري نك أويك باز بك كبز إيمان دار بلكو من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا بخوا أما لهيز ياسايا دنيانية لهيز رخراوي ما في مروفنية لهيز دستوري والله تانية غير قرآن نبي بلان بوتشي استلنا مسلمانا خلق زياتر دكو جهتلنا أوان براسي هاتون كاكلو لبي إسلاميا تيكل كردو بياساكني خوان بونو منستا فرنساكا سرتشاوي ياساداناني شرق الأوسط شو همو ياساكاني مدني وجنائي وأنا سرتاو كان دقرته بفرنسا فرنسا استا ياساكي تماشاكا قراوته بو همو فقهي بشهر زوري فقه حنفية لفقه حنفي دا باراستني جانسون اللي بكراوته ياسا أوان تطبيق كردو بلام للاي إيما بيتسوانوا للاي إيما إنسان نرخينا ماوا لو شونك الدنيا برو ماديتي بحدتي برو أودتي كبجين بو مادة هستن بو مادة دانشن بو مادة سياسة بكم بو مادة دولة داري بكم بو مادة لكاتي دا ملهيزي الوقت شي دنيا دانية تو نابي دولة داري بو مادة بكي دبي دولة داري بو جاني إنسان كام كي سياسة بو جاني إنسان كام كي اقتصادي ولاد بخيو كي بهز كي بو جاني إنسان كان هرشي هتا لولات لسيستم كان لجونجا كان دبي براسي بكاري بين بوتشون إنسان كبارس جانو معيشتي شي آرامي بيبخشي سزای ئەو کەسانی کەوا خۆ دەکوژن واتە کاری ئینتیحاری ئەنجام دەدەن ئەگەر زیاتر نەبێت لە ئینسانێکی بکوژ و قاتیلی غەیری خۆی کەمتر نییە ئەگەر تەماشای فەرمودەکانی پێغەمبەرمان بکەین صلی الله عليه وسلم چەند تهدید هەیە بۆ قاتیل دوو ئەوەندەشەیە بۆ کەسێکەوە خۆ دەکوژێ بۆ کەسێکەوە خۆ دەسوێنێ بۆ کەسێکەوە خۆ لە شوێنێکی بەرزەوە فڕێ دەدا یان ژەهر دەخوا یان بە دەمانچەیەک خۆ دەکوژێ بەڕاستی سزاکەی زۆر توندە لە سەردەمی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم پیاوێکە بووە
ئەو پیاوە زۆر چالاک بۆ زۆر ئازا بۆ لە هەموو غەزایەکان لە پێشەوە بووە وای لێ هاتووە کەوا سەحابەکان ئێرەیان پێ بردووە حەسوودیان پێ بدە لەبەر ئەوەی کەوا کەسێک بووە لە خزمەت ئەم دینە بووە بە گیان و بە ماڵ بە هەموو کاتێک لەسەر پێ بووە خۆزگایان خواستووە وتیانە ئەی پێغەمبەری خوا دەبێ ئەجر و پاداشتی ئەو پیاوەی کەوا شەو ڕۆژ ڕناوەستێ بۆ خوا تێدەکۆشە و غەزا دەکا کە هەر ستەمکارێک هەر بکوژێک ڕوو لە مسلمانێک بکە ئیلا ئەو خوێن دەڕێژێ ئەوەندە ئازایە ئەوەندە ڕەشیدە دەبێت پاداشی چ بێ پێغەمبەری خوا فەرمی ئینەهو فی النار فەرمی ئەو سەحابەی کەوا ئەوها گەرم و گوڕ و ئەوها تێدەکۆشێ جێگاکەی جەهەنەمە دەڵێ سەحابەیەکیان زۆری پێسەرسام لە ئەو هەموو خزمەتەی کە پێشکەش کردووە بۆ پێغەمبەری خوا دەفەرمی ئەو کەسێکەوە ئەوها خزمەتی کرد بە ئاینی ئیسلام جێی دۆزەخە دەفەرمێ شوێن کەوتەی ئەو قسەی پێغەمبەری خوان بەرنەدە تاوەکو گەیشتمە ئەو دەرئەنجامەی کاتێکەوە ئەو پیاوە پاش وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە یەکێک لە قەڵایەکان گەمارۆ دەدرێ هیچ چاری نامێنێ و برینداریش دەبێ لە ئەنجامدا کلچی شیرەکەی لەسەر زەوی دادنێ و نوکەکەی لەسەر زجی خۆی دادنێ و خۆی پێدادا و خۆی دەکوژێ بۆیە دەفەرمێ سەحابە فەرمی سەدەقە ڕەسوول الله فەرمووی پێغەمبەری خوا ڕاستی فەرموو لەبەر ئەوەی کەوا کەسێکەوە خۆی کوشت ئینەهو فی النار باوە لەو ئەصحابی بێ باوە لەو جیهادی کردبێ باوە لەو غەزای کردبێ هەرچی کردبێ ئەگەر هاتوو بۆ خۆی بۆ هۆی کوشتنی خۆی مبادرەی خۆی کرد خوای ڕەب العالەمینش جێگاکە دەکاتە ئاگری دۆزەخ خۆکوشتی و خەڵک کوشتی هەردووچان بەڕاستی هەر تاوانن هەردووچان هەر کوشتنەوەی لەسەر کاتێکەوە ئینسانێک دەکوژێ هیچ عقوبەی لەسەر نامێن لەبەر ئەوەی کەسی دووەمی لە بەرامبەر نەبووە بەڵام ئەو عەزابە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانێکەوە لە شوێنێکی بەرزەوە خۆ فڕدەدا یان خۆی دەسووتێنێ یان بە مادەیە خۆ دەکوژێ دەفەرمێ ئەوە لە ڕۆژی دوایی خوای ڕەب العالەمین تاوەکو ئەو ئینسانە لە قیامەت تەواوان ئەبەدیە ژیانی دنیاە هەتا ئەو ئینسانە بەو حاڵەتە خۆ دەکوژێتەوە خۆی سوتاندووە خۆی کوشتووە خۆی ژەهر خواردوو کردووە خۆی ئینتیحار کردووە بەو عەزابە خوای ڕەب العالەمین سزای دەدا تاوەکو ئەو ئینسانە هەر لە ژیانی ئەبەدیدا دەمێنێتەوە ئەگەر سیر بکەین سزای کوفر و سزای شیرک بەو شێوازە نییە وەکو شێوازی کەوا قاتل هەیەتی تۆڵەی قاتل زۆر زیاتر لە کافریش و لە ئینسانێکەوە دزی دەکات لە ئینسانێکەوە هەر کارێکی ناشەرعی و هەر کارێکی نەخوازراو دەکات بۆ لەبەر ئەوەی ئاینی ئیسلام ئاینی ژیانە ئاینی ئومێدە ئاینی هیوایە ئاینێکەکەوە خۆشبەختی بە مرۆڤەکان دەبەخشێ بەڵام کەسێک دەکوژێ بەڕاستی ئەوە هیوا بڕیەکەیە ئەوە ئومێد بڕیەکەیە ئەوە لێسانەوەی ژیانێکە کە خوای گەورە پێداوە کاتێکەوە خوای گەورە نیعمەتێکی بە ئینسانێکدا کە ژیانە کە حەیاتە کە ئەو نەفسە پاکەیە کە ئینسانێک دەیکوژێ یان ئەو ئینسانە خۆی دەکوژێ بەڕاستی ئەوە پەلەکردنی ئەو ئینسانەیە لەبەر ئەجەل و مۆڵەتێکەوە خوای ڕەب العالەمین بۆی داناوە بۆیە وەکو ئاەتێک لە سەرتا خوێنمانەوە کە خوا دەفەرمێ جل جلاله ولكم في القصاص حياة يا أولي الألباب لكوشنەوە ژیان هەیە لەبەر ئەوەی کەوا بەڕاستی دیارە کەسێک دەکوژێ پندێکی عربی دەڵێ القتل أنفى للقتل کوشتنی بە تۆڵە ژێر خاکردنی کوشتنی بە ناحەقە کاتێکەوە خەڵکێک دەکوژێ بە ناحەق ئەگە بزانێت تۆڵە هەیە نایکە بۆیە بەڕاستی خوای ڕەب العالەمین دەفەرمێ من قتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها دەفەرمێ شوێنی ئەو کەسێکەوە بە هەدەر خەڵک دەکوژێ دەفەرمێت جەهەنەمە و هەروەها جەهەنەمیشە و ئەنجا بە ئابەدی ئەنجا غەزەبی خوای ئەنجا لعنەتی خواشی بۆ دێ و هەروەها ئەو کەسە بە ئابەدی ناو دۆزەخدا دەمێنێتەوە لەبەر چییە لەبەر باسمان کرد ئاینی ئیسلام بۆ هاتووەکەوە بەختەوەری بۆ ئینسانەکان دابین بکە و خۆشبەختی و ئومێد بەخشی بەڵام ئەو کەسانی کەوا دەستی ڕەشیان دەگەینە ژیانی مسلمانان یاخود خەڵکی بێتاوان یان غێری مسلمان کاتێکەوە مسلمانێک دەکوژرێ گوناهەکەی زۆر گەورەیە بەڵام کەسێکی بێتاوان ئەگە غەیرە مسلمانیش بێ بکوژرێ ئەوە شەر تاوانە کە ئێمە دەڵێن ئینسانی ئیماندار معنی ئەوە نییە کافر خوێنی حەڵاڵ بێ معنی ئەوە نییە کافرێکەوە سالمە کافرێکەوە شەڕت ناکە کافرێکەوە هەرچی حڕوماتت ناکە ئەتۆ بچی بیکوژی معنی ئەوە نییە معنی ئەوەی دەبێ گیانی غەیرە مسلمانانیش وەکو مسلمانان پارێزرا بێ وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک ذمیەک بکوژێ وەکو وایەکەوە ئەزیەتی منی دابێ و مسلمانێکی بە ناحەقی کوشتی بێ لەبەرەوەی هیچ زیانێکی بۆ کۆمەلگا نییە ئەوان کەسانێکەوە خەڵک دەکوژن خوای گەورە لە قورئاندا دەفەرمێت ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدين فيها وغضب الله عليهم ولعنهم وأعد لهم عذابا عظيما
ئەو کەسێکەوە مسلمانێک بە ئەنقەس بە عەمدەن دەکوژێ بێ ئەوەیەکەوە هیچ قساسێکی لەسەر بێ تۆڵەسەندنەوەیەکی لەسەر بێ هیچ حەقێکی یعنی تۆڵەسەندنەوەی خوێنی لەسەر بێ کەسێک ئەوها بە ئەنقەس وا دەکا ئەو ئینسانە خوای گەورە لی تووڕە دەبێ خوای گەورە لعنەتی لەو کەسە کردووە و هەروەها خوای پەروەردیگار سزا و تۆڵەیەکی زۆر گەورەشی داناوە لە ڕۆژی قیامەتدا بۆ ئەو کەسانەی کەوە خەڵک بە ئەنقەس و عەمدەن دەکوژیت. ئەنقەس و عەمدەن معنای چێ؟ یعنی لەسەر شتێکی سووک وەک باسمان کرد، یعنی شتێکی زۆر کەم بێ، شتێک بێکەوە ئیزاب نەکا ئەتو بیکوژی تۆڵەی لێ بکەی بۆ شێوازەی دەکرێت بە شێوازێکی تر بێ، بەڵام ئەتو بچی تۆڵەسەندنەوەکەت بەوە بێ خوێنی بڕێژی تۆڵەسەندنەوەکەت بەوە بێ ینی ئەو بینایە تێک بدەیت ئەو بەڕاستی لە ڕۆژی قیامەتدا سزایەکی وای داناوە حتا زانایان دەفەرمون کە خوای دەفەرمێ خالدینە فیها ئەبەدا، یعنی ئەو ئینسانە لە ڕۆژی قیامەتدا هەتای دەمێنێتەوە لە جەهەنەمدا لێخۆشبوونی بۆ نییە. هەندێک زانەوا دەفەرمون لێخۆشبوونی بۆ نییە، چکە کوشتنی خەڵک حەق و ناسە، حەق و ناسیش زانایان دەفەرمون حتا بە تەوبەکردنیش ناڕوە، هەندێک وا دەڵێن ئەنی حەق و ناسە ئیلا دەبێ ئەو کەسە لێت خۆش بێ، ئەو کەسەش نەماوە چۆن لێت خۆش دەبێ، عەلا کولی زۆر گوناهێکی گەورەیە. ئەو کەسێکەوە خۆی ئینتیحار دەکا ئایا تۆڵەی ئەو کەسە چییە؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ ئەوانەی کەوە خۆیان ئینتیحار دەکەن عذب به يوم القيامة، يعني بوشتي كوا خوي لنا بدوا لروج القيامة ده حمان بوشتا طولي لي سدريتوا كابرا خوي هلدا ولا تشيا لبرزايك لروج القيامة ده بوشي بازا خوا طولي لي سنتوا أو إنسانات شوا مثلا بقول لا بتسخو يا خوي خن كان دوا خۆی ئینتیحار کردووە لە ڕۆژی قیامەتدا خوای گەورە بەو شێوازە ینی تۆڵەی لێدەستێنێتەوە. حتا زانایان دەفەرمون ئەو کەسانەی کەوا خۆیان ئینتیحار دەکەن هەندێک لە زانایان دەفەرمون دروست نییە نوێژیشیان لەسەر بکرێ، دروست نییە، هەندێک وا دەڵێن، بەڵام جمهوری عولەمایان دەفەرمون دروستە نوێژیان لەسەر بکرێ بەو مەرجەی ئەگەر بە حەڵاڵی دانە نابێ. ئەگەر کەسێک گوتی وەڵاهی ئەم خۆم دەکوژم شتێکی باشی شەو حەڵال پێشی حەڵال بوو، ئەوە زانایان دەفەرمون بە هیچ شێواز جمهوری زانایان ئەو ئینسانە نوێژی لەسەر ناکرێ، نوێژی لەسەر ناکرێت چونکە مسلمان نییە، نوێژ لەسەر کێ دەکرێت؟ لەسەر مسلمان دەکرێت، ئەو کەسە نوێژی لەسەر ناکرێت. بەڵام مادام پێی حەڵال نەبێ زانایان دەفەرمون دروستە نوێژی لەسەر بکەی و بەڵام هەندێکی تر دەڵێن نوێژکردنەکەشی لەسەر دروست نییە چونکە ئەو کارە خراپەی کردووە، ئەو تاوانە گەورەی ئەنجام داوە. بخۆی لە ناو ئێمەدا فەوزانیە لە دینی ئیسلامدا وعلەما دەفەرمون ئەگەر هاتوو حکمی ئیسلام نەبوو کە ئێستا لە عالەمدا نییە، حکم بە ئیسلام نەکرا، ئەوانەی کە حکمیان دەکرد کابرا ئیماندار و بە ئیمان و بێ ئیمان و بە دین و هەمی هەردەگرێ و سەری دەبڕێت، زاریوە شادە دێنێ ڕزگاری ناکە لە ئیسلام. ئەگەر حکمی ئیسلام هەبوو بەو شێوەیە کە قورئان داوای کردو خوا داوای کردووە، ئەوە نابێت کەسەکە بۆ خۆی بیکوژێ، چونکە فەوزا دروست دەبێت. کەسێکی کوشت دەسێ دەیکوژ نە، دەبێت دادگا حکم عدالت بکوژێ. ئەنجا ئەو کاتەی کە قیساسەکە ئەمرەکەی دەرچووی قەتلەکەی ئەو کەسانی کەواریثن، مەسەڵەن برای کوژراوە برایەکەی دەچێت، باوکی کوژراوە کوڕەکەی، فعلەکە ئەو دیکە بەڵام بە ئەمری دەسەڵاتی مسلمانان. بۆیە ئێستا دەبینین لە عەشایریدا زۆر جار کەسێک دەکوژێت دەچن برای دەکوژنەوە، زۆر خەتەرەوە. یان دەڵێ بڕۆ کاکە فڵان کەسی بکوژە و پیاوێکی بەغیرەتە ئەوەی قاتیلەکە هیچ نییە، ئەوی نەکوژن دەتان کوژنەوە. یان زاریوە ئامۆزای دەکوژێ، زاریوە خاڵی دەکوژێ، مامی دەکوژێ، ئاگای لە هیچ نییە. عین و بالعین قاتیلەکەیە، لە غەیری قاتیل بۆ کەس دروست نە کەسێکە بکوژێ، دەبێت ئیلا قاتیلەکە بکوژێتەوە. ئەوە شەر کەس بخۆی هەستا کەسێکی کوشتیەوە نە ئەو فەوزا دروست دەبێت، لە عینی کاتدا حەق خۆیەتی. بەڵام وەکو ئەوەی کە تەنزیمی دەوڵەتی ئیسلامی و مسلمانان ئەوەیە کە دەبێت ئەو کەسە بە ئەمری حاکمی بە ئامادەبوونی خەڵکی شاهید ئەنجا ئەو کەسە بچێت لە کوێش کوشتێتی بە چش کوشتێتی بەوە بیکوژێتەوە، نەکەر کەس بخۆی هەستا کەسێک بکوژێت. ئەو کاتەی فەوزا ئەو کاتەی پاشاگەردانی یعنی ڕوودەدا سەر لێ شێواوی باڵە وەکو ئێستا کە دەیبینین کابرا زاری وا هەیە کەسێکی کوشتووە قاتیلەکە نەکوژاتەوە بۆی دەرچووە، بەڵام چوون خزمێکیان کوشتێتەوە، کاکە وەڵاو عەشایریە و کوڕە هەر حەرە بیگرە و بیکوژە، ناوە لە ئیسلامدا نییە.
ئیمام عومەر لە یەمەن لە خلافەی ئەو خوای گەورە لێ ڕازی بێ بەدە کەسان کەسێکیان کوشت فەرمی ئەمریدا دەبێ هەردەیان بکوژێنە بۆی ببێتە عیبرەت زەجر سەدەن لذەریعا ڕێگرتن لە خراپە خەڵک ئامادە نەبێت خەڵکی بکوژێن بەخۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە داوامان لێ دەکات ئەمە لەگە ظالم نەبین لەگە مەزلوم بین ستەم لێ کراوە ئەمە لێرەوە دەرەم دەبوو گەلی کورد میلەتی کورد دائیمە قەت لەگە ستەم کار نەبێ هەر لەگەر ستەم لێ کراوە بێ چکە بەخۆی ستەمی زۆر لێ کراوە بۆی کە ڕێگری بکرێ دیارە یەک لەوانە عیلاج هەیە ئێمە دەبێت دەردەکان تەشخیص بکرێ ئەمجە چارەسەر بکرێ ئێمە تەشخیص ناکرێ بۆیە چارەسەرەکانیش قورس بووە گران بووە چارەسەر لە ئیسلامدا یەکێک لەوانە قیساسە کابرا کە تۆڵەی لێ سندراوە کەسی کەسێککە ناکوژێ یەکێش کە لەوانە ئەوەیە کە ئەو کەسێک کە قاتیلە لە ناو خەڵکیدا ئەو حکومەی خۆی وەربگرێ کەسێ دیفاعی لێ نەکە سە کابرا قاتیلە دەچێتە لای کەسێکی دەسەڵاتدار دەچێتە لای ڕئیس عەشیرەتێک یەکسەر پەنای دەدا یعنی ئەمە عیلاج نییە خۆ سولحەکە باشە کە دەکرێ وەسولح خەیرون خوای گەورە دەفەرمێ بەڵام دەبێ هەندێک شت هەیە کە ئێمە بەڕاستی دوای خاڵچکە ئەوەیە مامۆستا یعنی لەناو ئێمەدا هەندێک جار بە قسەکردنی قورئان و ئیسلام نییە یعنی ئێستا ئێمە جاری وایە بە نەفسی خۆمان دەکەین شتێک کە ئێمە ئارزوم لێتی ئەوە نەفسە ئەوە ئارزوی خۆمایی بۆ خۆم دەیکەم ئەوەی کە شریعەت دایناوە ئەوە شریعەتی خۆیە کەواتە بە قسەکردنی ئارزوی خۆم لەگە بە قسەکردنی شریعەت ئەمە بینیان زۆرە ئەگە خەڵکی بە قسەی شریعەت بکە ئەگامان لە قورئان بێ لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم برایەکانی کوڕەکانی ئادەم ولا لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي إليك لتقتلك دەڵێ ئەگەر تۆ دەست ڕابکێشی بۆ من بن بکوژی ئەمن ناتکوژم یعنی تەمەشاکە غوڕاب قەلە ڕەش دەڵێ کەسێک کە خوای گەورە باسی دەکات لە قورئانی پیرۆز سوایەکی کوشتۆ و تەنانەت ئەو فێری ئەوەی کردو ئینسان چۆن بشاردرێتەوە برایەکەی خۆی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه و سلم لە هەر قەتلێکیش کە هەیە کوڕەکەی ئادەم شەریکە چکە یەکەم کەسە کە سونەتی قەتل و کوشتنیدانە بێگومان طبعا ئەم بابەتە بابەتێکی زۆر حساسە لەگەڵ ئەوە بەداخەوە بەشێکی زۆر لە مسلمانانیش و لە کەسی زۆر شارەزاش لەم بابەتە بەهەڵەدا چوو ئەوش ئەوەیە بەڕاستی ناکرێت لەم سیستەمی ئیسلامە ئەم سیستەمە ورد و منەظەم و مرتبە تۆ بە کەیف خۆت بڕیار بدەیت بۆ ئەوەی جۆرێک لە فەوزا دروست بکەیت چونکە ئیسلام بە هیچ شێوێکی لەگەڵ فەوزادا نییە بە هیچ شێوێکی بەڵکو فەوزا چیە ئەوە ئێستا لە وڵاتی ئێمە بەتایبەتی ئەم لایەنە عەشایریەکە بەسەر هەندێک کەسدا زاڵە لە کاتی کوشتنەوەی کەسانێکی تر بڕیار بەوە دەدا کە کەسێک برام بکوژی ئەویش بیکوشتەوە یان کەسێک ئافرەتێک زینا بکە کەسێک بچی بیکوشتەوە ئەوانە بە قەتعی وەکو ابن تەیمیە و ابن القەییم لە هەندێک باردا بە ئیجماع هێناویانەوە کە کوشتن ئیلا دەسەڵاتی خەلیفەیە یان جێگرەکەی ئەگەر ئەوانە نەبوون لە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە زۆر بە تەفاسیلی باسییان قەزیە دەکات چونکە 600 ساڵ مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفە دەوڵەتداری پێکراوە باسی ئەو قەزیە دەکات کە ئەگەر بێت و خەلیفە نەبوویان جێگرەکەی ئەم قساسە تعطیل دەبی ئللا ئەگەر حکوومەت بە شێوازی قانونی بیکەوە ئللا لەو تاک تعطیل دەبی چونکە ئەگەر بێت و ئەو دەسەڵاتە بدەیە تاک هەر کەسێک جنێوێکی بردا تۆ بچی بیکوژی و هەر کەسێک چوو ئافرەتێکی کوشتۆ بیکوژی ئافرەتێک چوو زینای کرد تۆ بیکوژیەوە ئەمە چ دروست دەبێت لە کۆتاییدا شەڕ دروست دەبێ خەسم دروست دەبێ و لە لای کوردەواری خۆمان پێ دەڵێن دوژمنداری هەیە یعنی فترێک لەوە پێش بڕوان پێ بکە من بۆ خۆم چوم سڵحێکم کرد 6 ساڵ بوو لەوە پێش کرابوو یعنی کەسێک کوژدا و پاش 6 ساڵ تا سڵحەکەمان کرد کە چەند کەسیان لە بیندا کوژدا بوو ئیدەن ئەمە ئیسلام ڕێی نەداوە ئەم دژایەتێ بکرێت بۆ چی چونکە ئەم دەسەڵاتەی داوەتە دەوڵەت کە ممارەسەی کوشتنی کە قاتیلەکە دەکاتەوە دژمنداری دروست نابێت خۆ ناچی دەوڵەت بکوژێەوە دوای دەوڵەت شخصیەتێکی معنەویە یعنی ئەوە نیە لەبەر هەندێک ئیسلام بە قەتعی ڕێی بەوە نەداوە کە هەر کەسێکی کوشتۆ بیکوژێەوە بێگومان ژیان تێک دەچی یعنی لۆ بۆ نمونە ئێستا کەسێک یەکێکی کوشتووە یعنی ئەتوو کە کەسێک دەکوژی دەبی عینی کەس بکوژی وانە النفس بالنفس هەتا دەکا کۆتایی بەڵام لێرەدا کەسێک دەچی براکەی دەکوشتەوە ئی باشە براکەی هیچ نییە خاڵۆزاکەی دەکوشتەوە کەسێکی نزیکی ئەو دەکوشتەوە بنعامەکەی دەکوشتەوە ئەمە کارەساتە جارێ تۆ دەبێ قاتیل ئەو کەسەی کە مەقتولە مەظلومە چونکە هیچ تاوانێکی نەکردووە وانە لەبەرەوە قورئان تەرکیزی لەسەر کردووە کە چێ کردووی دەبی ئەو بیکوشتەوە وەک کوشتنەکەش دەبێت دەوڵەت بیکە ئەو بکوژێتەوە و دەبێت دەوڵەت بیکە ئەگەر تۆ ڕێبەوە بدەی هەر کەسێ مثل لۆ نمونە لەسەر قەزی مقدسات جنێودان بە هەندێک قەزی مقدسات تۆ ئەگە فتوا بدەی ڕۆژانە دەبی دەیان کەس بکوژی ئەمە وڵات تێکەچی دەبێت حاڵەتێکی فەوزا کە فەوزات دروست بوو
ئەمنیەت نامینێ، حتى داوا نامینێ، حتى دینداری نامینێ. لای جەنابەت معلومە لە نەوەتەکان کاتێک کە شتێک نەبوو بە مناوە بەڕاستی کارەسات دروست بوو لە وڵات لەسەرەوەی کار کەسێکی دەکوژ لە مەعسکەر فڕی دەدا بەڕاستی بە کارەسات. ئەوەش هۆیەکەی دەکرێت بۆ ناحاڵی بوون، بۆ ناشارەزایی، یان بە ناوی نامۆسکڕینەوە، یان بە ناوی ئەوەی کەوا تۆڵە سەنەوەیە، یان بە ناوی قیساس. ئایا قیساس شەرعی نییە؟ بەڵێ شەرعیە. ئایا خەڵکێکەوە برای کوژاوە بۆی هەیە خەڵکێک هەستی خەڵکێک بکوژێتەوە؟ نەخێر. ئەوەش ناشارەزاییە لە ئاینی ئیسلام، ناتێگەیشتنە لە ئاینی ئیسلام و فەوزا دروستکردنە و تێکدانی بەڕاستی ئەمنی قەومیە، ئاشتی کۆمەڵایەتی بەڕاستی بەوە تێک دەچێت کاتێکەوە خەڵکی کەتنێکی کردو و کارێکی کردووە کەسی بەرامبەر هەڵدەستێ بە کوشتن کۆتایی بە دۆسیەکە دێنێ. بەڵام بەڕاستی ئەوە هەڵەیە کاتێکەوە قیساس هەیە ئەگەر حاکمی ئیسلام هەبوو، ئەگەر ئاینی ئیسلام بەرپاکرا ئەو کات حاکمی ئیسلام چەند کەسێک دادەنێ بە ئیسپات، ئەگەر هاتو ئەو قەتلە لەسەر من ئیسپات بوو کەوا فڵان کەسم کوشتووە، یان کامیرە هەیە یان شاهید هەیە یان اعترافی خۆم هەیە، ئەو کات حاکمی ئیسلام دەمکوژێتەوە لەبەر چاوی خەڵکانێکی مسلمان، نەوەک هەر کەسێک بە شەوی تاریک زۆر کەسی وایە بە هەڵە کوژراوە لە ئەنجامی ئەو دروستبوونی ئەو فەوزەوە ئەو فەوزایە ئەو ناحاڵی بوون و ناشارەزایی بوونە. و زۆر جاری وا هەیە بۆتە هۆکارێک بۆ سندنەوەی ینی تۆڵە کەسێک ڕقی لە کەسێکە بە ناوی هەڵە دەکوژرێ، بە ناوێکەوە نەزانراوە نەخوازراوە، یان زۆر جاری وایە کەسی ڕاهێنراوە کەسی مدەڕەب ڕادەسپردرێ بۆی کەسێک بکوژێ، مامۆستایەکی ئاینی بکوژێ، کەسێکی خزمەتکارێکی ئەم خاک وڵاتە بکوژێ، هۆکارەکەی دەجێڕێت و دەڵێەوە بە کاری نەخوازرا بوو، قەزا و قەدەری خوا بوو، داعمێکی سیارە بووە، کارێکی هاتوچۆ بووە، لەوانەیە بە مدەڕەبی ئەو ئینسانی کوشتووە. لەبەرچیە لەبەرەوەی فەوزا دروست بووە، هەر کەسێک ناتوانێت کەس بکوژێتەوە ئیلا ئەگەر هاتوو بڕیاری حاکم بوو، حاکمی مسلمانان بڕیاریدا کە ئەو کەسە قاتیلە لە پێناو بکوژێتەوە و کەسی غەیری ویش نابێ بکوژێتەوە. ئەگەر حاکمی ئیسلام هەبوو کەسی قاتل دەهێنرێ، بەڵام برایەکەی قاتیل نییە، ئەم مامەکەی تۆمەتبار نییە، باوکی نابێ ئەو تۆڵەیە بداتەوە. ئەو ڕەبەداخەوە بەهۆی ئەو فەوزایی کە دروست بووە، ناموسکڕینەوەیە یاخود خوێن وەرگرتنەوەیە، خەڵکانێکی بێتاوان، خەڵکانێکی بێگوناه بە شەوی تاریک بە بێ ئاگایی لە ناو ماڵ و مناڵی خۆی خەڵتانی خوێن کراوە کوژراوە لەبەر ئەوەی ئەویش بەداخەوە هۆکارەکەی بێیاسایی و بێقانونی و ناحاڵی بوونە لەو ئاینە پیرۆزە. بەڵێ ئێمە خۆی تۆڵە سەنەوە قیساس لە قورئاندا خوای گەورە باسی کردووە، بەڵام ئێمە پێش ئەوەی بیر لە تۆڵە سەنەوە بکەین بە بیر لە عەفو بکەین، یا عەفوشمان هەیە. یعنی زۆر کەسەیە کاکە وەڵاهی ئەوە قیساسە، ڕاستە قیساسە دروستە، بەڵام خۆگە عەفوی بکەی زۆر گەورەترە. کەسێکی کوشتووە، برایەکی ینی مەسەڵەن توی کوشتووە، خزمێکی کەسێکە، باشە ئەو بنەماڵەیە، ئەو دایک و باوکە، ئەو برا بەڕێزە، ئەگەر بچی وەڵاهی بڵێ ڕاستە ئەتو برایەکی مت کوشتووە، خزمێکی مت کوشتووە، ماڵی ئێمەت دەڵێ لەناو بردووە، مناڵی ئێمەت یەتیم کردووە، خێزانە بێوێژت کردووە، دایک و باوکە زەرک و سوتاندووە، بەڵام ئێمە ئەوە ناکەین، وەرە ئێمە عەفوت دەکەین لە ڕاهی خوا، یانە با سوڵحێکی بکەین بە پارە بەش بەو شێوازە، یعنی ئەوە باشترە لەوەی کەوا ئەتوش بچی بە هەمان شێوە ئەو کابرایە بکوژێەوە، ینی ماڵێکی دیکە کوێر بکەیەوە. گوناه و تاوان بەتایبەتی کوشتن، ینی وەڵاهی ئەو کەسێکەوە کەسێک دەکوژێ، ینی زۆربەی هەرە زۆری بەعام هەر ئەو کاتە کە ئیشەکەی کرد پشیمان دەبێتەوە لە کارەکەی، پشیمان دەبێتەوە. بەڵام ڕاستە ئەگە کەسێک وەکو دەڵێ کەسێکی بەناحەق کوشت و یان مەسەڵەن وەکو دەڵێ خۆشی پێ ئازایەتی بوو، پێی لێشی پەشیمان نەبوو، ئەوە مەوزوعێکی دیکەیە، ئەوە شتێکی دیکە. بەڵام ئەگەر عەفو بکەین شتێکی باشە، بەڵام لە هەمان کاتدا پرسیارەکە جەنابێت ئەگەر کەسی ئەو کارە بکات و لەبری ئەوەی کەوە برایەکی وا لێ کردووە و یان باوکی وا لێ کردووە، یان باوکی کوڕەکە بچی ئەو قاتیلێکت بکوژیتەوە، ڕێی پێدراوە و شتێکی لە ئیسلامدا دروستە. بەڵام ئەگەرە حکمی ئیسلام هەبێ مەوزوعێکی دیکەیە، ینی قازی بڕیار دەردەکە، ینی حاکم قازی ئەگە حکمی ئیسلام هەبێ. بەڵام ئێستا تماشا دەکەی لەو هەرێمە و لە وڵاتە لەموو جیهاندا
يعني حكم إسلامي بل والله أو قاضي شرعي هي أو هاي يعني قناعته بأجر قاضي شبيه لقى رزمان بو قاضي بو أو أنا كابل عدتي كده واصق ذاك لولا كسيق دبا على كل شيء يان دقوري يان بشتبازي بنوعك بلا كده دبات بويا أجر أو كسي كوا كسي كلي كجرا بنا حق بلام أو كسر بسي بيكوجيتوا بشوازكي يعني جوانش بلام ها وش فرقي هي يعني بشوازكي جوان طول خوي بكاتوا نقل بيشتاوي خلق نقل مثلا لبعصار نقل من بشوازي كوا يعني براسي وش أبا كودلي ترسك يعني دروس ذكاتو اشتكت جوانية إسا أو كشنا هي يا مثلا أو كسي كوا قاتل لو دكوجري راسه دجيري لسيزن كان خدمة دكري بأوي بريادة دسية ولا لبريادة لسيدانة داني بودرتشو بلام كان جنزي بزي دكري زي بزي ناكري هل خدمة دكري لأنه سيزن كان ولا شوية كان حتى روج دادي عفواتك دسي أو عفو دكريتو خلاص كنت أي بيدي وش يعني مثلا كيش كان سالة سناكا أجا حكمت بوكارا هستي أو إنسانا كدجيريت بشيبازك يعني بيجيتو طولي بكريتو بكوجيتو أو اشتكي زوزل باشا أو هم لاني برامبريش يعني يكون لي دور دبن لو قتلا لو كشنا هم أو فوزاش كم دبي دروزنا بي بلان بوش بورزي أجا حكومة بوكارا مهمة وقرقي خوي هستي